بەڵێ ئێستا لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ ئەنجامدانی دیدارێک لەگەڵ مۆرگن ئۆرتێگەس گوتەبێژی فەرمی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ قسەکردن بە تایبەت لەسەر دوایین بڕیاری پارلەمانی عێراق بۆ دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە وڵاتەکە. زۆر سوپاس مۆرگن بۆ قسەکردنت بۆ ڕوودا و پێم وایە ئەمە یەکەم جارە لەسەر کەناڵەکەمانیت دەمەوێت بە بڕیارەکەی پارلەمانی عێراق دەست پێ بکەم بۆ دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە عێراق. ئایا ئەوە ناومێدی کردن؟ بەێ دڕاستیدا دومە داخیانیەک بەڵاف کرد و بێگومان vê biryarê em bêhêvî kirîn. Ez dizanim ku hemû amade nebûn. Çendîn perlemanterên Sûna û Kurd amadeyî dengdanê nebûn. Em li bendê ne Serokwezîrê Karbirekar awayekê zelalkirinê bide me derbarê vê yekê ku du hate pesendkirin ku ev neyasa bû. Hebûna me li Iraqê girîng bûye ji bo şikandina Daişê û ev şer jî berdewam e. Me weke Amerîka sermayekê zêde li Iraqê xerec kiriye û bi vê hêviyê ku bibe welatekê aram û demokratîk. Çendîn xelkê me di nav de çendîn hevalên min jiyana xwe ji dest dane. Amerîkiyan jiyana xwe ji dest dane û ji bo Iraqê şer kirine da ku derfeta wê azadiyê ji me re hebe ku niha me heye. Lewra peywendiyê me li gel Iraqê gelek girîng e. Peywendiyê me ji bo çendîn kesan jî gelek şexsî ne. Li vir di nav Wezareta Derve de tevî vê yekê ku em bi vê biryarê bêhêvî bûn hevdem li vir jî çendîn gotûbêj di wê derbarê de birêve diçin. Amadebûna me li wê derê li dijî derketina Daişê ye. Ev jî gelek girîng e. ئەو دەنگدانە وەکو نوێنەرایەتیکردنی تەواوی خەڵکی عێراق نایبینیت. عێراق وڵاتێکی باڵکێشە وەکە vêyekê ku نوێنەرایەتیە هەموو خەڵکی ئەمریکا بکە. عێراق وەک ئەمریکا پڕکلتورە. چەندین نەتەوە و ئۆل و خەڵکێ جودا تێدایە. لەوڕە ئەس باوەڕ ناکەم کو بەیەک ڕەهەندی وێنەیە خەڵکی عێراقی بەهێنیشاندان. ڕات چی بوو لەسەر ئەوەی کە ئەندا بەڕەمانە کوردەکان و سونەکان کردیان وەکو خۆت ئاماژەت پێدا ئەو ڕاستیە کە ئێران ئەکتەرێکی زۆر بەهێزە لە عێراق وەدرا و سێ عێراقا ئەوە جوڵانەوەیکی بوێرانە بوو لەلایەن ئەوانەوە؟ ئەvە پرسیارەکە گرنگە تو بخۆ دەزانی کو ئەم دخوازن لەگەل هەموو ئالیەن عێراقێدا کار بکەن. دراستیدا پەیوەندیەکەمە یا gelek نێزیک لەگەل حکوومەت و خەڵکی هەولێرێ هەیە. هەروەها پەیوەندیەکەمە یا gelek درێژ و دیرۆک لەگەل گەلی کورد هەیە. ئەڤەژی چ شتێکە کو ئەم دخوازن بەردەوام بن. ئەمریکیەن زێدە هەنە کو پەیوەندیە وان یا شخصی لەگەل گەلی کورد هەیە. باسی هەولێرت کرد. ئێستا هەندێک نیگەرانی هەیە لە هەرێمی کوردستان کە لەبەرەوەی کە ڕووی داوە کوشتنی قاسم سولەیمانی ڕەنگە بارودۆخێک دروست ببێ کە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا ببنە قوربانی کاتێک کە هێزەکانی ئەمریکا دەکشێنەوە. بەێ هەموو کوردێن عێراقی نەرین و دەنگی خۆ دەوێ دەربارەدا هەیە. ئەم دخوازن ئەف دەنگ وەک نوێنەرایەتیەک و وەک هێزێکی بەکاربینن کو di پەرلەمان و حکوومەتێدا هەنە. ئەڤەژی ji bo ku dengê wan bihê bihîstin. Di nerîna me de li vir em têdgehîn ku cudahî di navbera hikûmetan da heye û hindek caran jî weke pêwî siyaset hev nagire. Bi giştî amadehiya hêzên Amerîka li Iraqê ji bo şerkirinê dijî Daişê. Xelafet di warê fîzîkî de hatiye şikandin. Bi sedema amadehiya me, bi bawera me amadehiya me hem ji bo Amerîka û hem jî ji bo Iraqê giring e. پێویستە هەرێمی کوردستان هەست بەوە بکات کە ئەمریکا هاوپەیمانێکی هەمیشەییانە ڕۆژە لە ڕۆژان لە داهاتوودا پشتیان تێ ناکات. بەێ گۆهداری بکە مە لە ڕۆژهەڵاتە ناوین بە هەڤرە ژنێزیک بە کارکریە وەزیر بە شێوەیەکی بەرفرە کار لەگەل حکوومەتە عێراقی کریە. ئەڤە نوێنەرایەتیە کورجی لە خۆ دەگرە. ڕەنگە وەکو کۆتا پرسیار وەزیری دەرەوەی ئەمریکا مایک پامپەیۆ چەندین جار گوتوویەتی کە هێرشێک لەلایەن ئێرانەوە نەک تەنیا بۆ سەر ئەمریکا و بەرژەوەندەکانی بەڵکو بۆ سەر هاوپەیمانەکانی ئەمریکاش ئەوە بە بەهێزی وەڵام دەدرێتەوە. ئایا هەرێمی کوردستانێکێکە لەو هاوپەیمانانە؟
بەێ هەموو هەفپەیمانên ئەمریکا و بەرژەوەندیان وان لە خۆ دەگرە ئەس باوەرم ڕژێما تەهرانێ ئەف سەرۆک بەجددی وەرنەگرتیە لێ نەها دەوێت دوو جاران بفکرە سەرۆک گوتیە یان دەماک و سەرۆک دەبێژە ئەمریکا لە پێشیە هەر چشتی مەبەست چییە مەبەستژی ژیانە ئەمریکیانە ئەو کەس چ کارمەند بەڵێندەر یانژی دیپلۆماتکار بە وی سەرۆکی بڕاستی بالا خۆ خستیە سەر پاراستنا ئەمریکا و پاراستنا بەرژەوەندیên مە چەندین جارە ئەف گوتیە مە gelek بە ئاشکرا ji ڕژیما ئێرانê راگوتیە ئەگەر ئەو ئێرش بکەن سەر ئەمریکیان یانژی وان بێشینن حتا ئەگەر دڕێە هێزن کرێگرتی بە ئەم وێ ڕژیمێ ببەرپرس دزانن لەورا بنەرینا من ئەو نەها ژvەیەکێ تێدگەهن یاکو ئەف ساڵک و نیڤە ئەم دبێژین گەفەکە gelek جددی بووە. مۆرگن زۆر سپاس بۆی قسەت بۆ ڕووداو کردی وادارم زیاتر لەسەر کەناڵەکەمان دەربکەویت زۆر سپاس. بەڵێ ئێستاش دەگەڕێمەوە لایەوە.